بەخێراتنی و کەناڵە جوانەتان یەکەم کە ئەم شوێنەتان بەسەر کردوێتەوە من ناوم دانا ئەنوەرە ناسراوم بە دانای ئەنتیک مدەی 7 ساڵە لەسەر ئەم شەقامە شتی کەلیبوریە فرۆشم ئێرە شوێنێکی جیاوازە لەگەڵ شوێنەکانی ترا چەند لەم شەقامە زیاتر بەس خواردنی لێیە من هەستاوم لێرە شوێنێکی کوردەواریم کردوێتەوە شتی کەلەبوریم زۆر ئەمە حەزێکی مناڵیمە یعنی هەر لە مناڵیەوە خەریکی شتە کۆنەکان کۆیانەکەمەوە لە هەر شوێنە شتێکی کۆنم دەستکە کۆم کردوێتەوە پێشەوەی ئەم 7 ساڵی کە لێرەم پێشم 7 ساڵە لە ماڵی شۆ هەرشی کۆنمە بوو ئێستاش بێژگەل لە مشتانەی کە لێرە دامناوە لە ماڵەوە ئەشیایەکی زۆری کۆنم هەیە هەر خەریکی کۆکردنەوەیانم ئەم شەقامە بەڕاستی بۆتە لانکەیەک بۆ گەشتیاران زیاتر خەڵکیی بیانی ڕۆکاتە ئەم شەقامە یعنی بە سیرکردنێکی ئەم شوێنی ئێستا سەرسامە بێ یعنی لەسەرەوە ڕۆشتووە هیچ شوێنێکی وای نەدیوە لە خوارەوە هاتووە شوێنی چاوای نەدیوە زۆر سەرسامە بێ بێرە ئەگەر کڕیاری شتەکانیش نەبێ دەژوورەوە دائنیشێ ئەحەوێتەوە اینجا ئەڕوات یعنی خەڵک زۆر دڵخۆشە بەم شتە یعنی خەڵک زۆر دەستخۆشیم لێەکە وام لێەکە زیاتر پەرە بە ئیشەکەم بم چونکە ئێمە شتێکی جیاوازە لەم شەقامە بە مێژووی سەوڵەکە لەسەر شەقام ئەڵم باسی دوکان ناکەم لەسەر شەقام بە هیچ جۆرێک عشای کەلەبوری دانراوە بەم شێوازە جوان و ڕێک و پێکەن لێرە ئەسان کە ئێم سەعات چواریان بۆ ئێرە بەجلی ئیشەوەیم تا شتەکان داانیم لە دوای دانان و ڕێخستنی شوێنەکەم یەکسرە چم جلی کوردی لەبەرەکەم یعنی ئەمە جلێکی ڕسەنی کوردەواریە لە لێواری لە ناوچوونایە و هەستەکەی ئاسان لەسەر ئەم شەقامە ئەگەر شەوێک دانێ دوام دەبینی بە جلی کوردی ئەمە جێگەی داخە من لێرە بە جلی کوردەواریەوە لێرە پێشوازی لە مشتریەکان مەکەم مشتری بیانی زۆریە یەکسەر ئەڵێ ڕوخسەت هەیە ڕسمێ بگرین یعنی حەزەکات ڕسمێ بگرێ لەگەڵ ئەم جلێکی کوردەواری هێنە وەڵا ناکرێ ئەندی سەفەری نێن ئەوەی ئێوە تەواوە لەم ئەنتیکە خانە بچکۆلەیە لەسەر ئەم شەقامە زیاتر لە 3000 کەلوپەلی شتی کۆنوی زۆری تایە کۆنتترین شتی ئەم ئەنتیکە خانەیە ئەم دەمانچەیە ئەمەی سەردەمی عەسابەکانە ئی ساڵی 1970 ئەم نەخشانەی هەمووی بەدەست دروستکراوە ئەم دەستکەشی پلاستیک نییە عاجی فیلە و لێرەوە ئاواکرێتەوە ئێستا شار ئیشی خۆیەکە کێشەی نییە شتی کۆنی زۆر لێیە هەر نازان باسی کامیانە بۆ کۆم شتەکان زۆرن تەلەڤیزۆنەکان یەکەم نیزامی تەلەڤیزۆنە کە دەرچوون ئەم تەلەڤیزۆنانە لامپن بۆ ماوەیە گەرمە بێ اینجا ئیشەکە یعنی سەوت و شتی سافە بێت یا کەناڵ و شتەکانی کە ئیشێکرد کاتی خۆی لە کاتی خۆیان اینجا سافە بوو ئێسەوە مەحەتە و شتیشیان نەماوە زیاتر وەکو دیکۆر بەکارێتەوە لێرە ئامانجی من هەر ئەوە نییە بە شتی کوردەواری کۆکەمەوە یعنی شتی ئەوروپیشم لایە یعنی شتی وڵاتانی تری هەموو شوێنێ چونکە لێرەیە خۆتان نەزانن گەشتیارێکی زۆر ڕۆکات ئێرە شەر من هەر شتی کوردەواریمە بێ شتی ئینگلیزیم لایە شتی بەڕیتانیم لایە ینی زۆربەی شتی کۆنەکانی وڵاتانی دەروی جیهانیشی هەموو وڵاتەکانیشم لایە کۆکۆبینن ئەم بەلوعەیە شتێکی زۆر بەسیتە لێرە لەبەر خاتی پارە دام نەناوە لە ناوەم ئەنتیکە خانەیە بەس بەڵام زۆربەی ماڵەکانی سلێمانی هەمویان یادگاریانێ لەگەڵ ئەمە هەموو بەرمیلێکی جاران بەلوعەیەکی ئاوای پێوە بوو.
لە ئێستاە گەرمان دابەچی و وەرزەی سەرما هاتۆتە پێشەوە لە ئێستا من شیر و هەنگوین و قەیماغم داناوە بە شێوازێکی فۆلکلۆری قەدیمی. ئەم دارە لێرای بیننەوە ئەمڕۆ ئیشم پێ نەکردو چکە و دارە تەڕە لە ئێستا ناکرێ منیشی پێکم دووگەڵوشت زۆرەکە بەس ماوەیەکی تر پلەی سەرما زیاتر دابەزێت ئەو دارە ئیش پێەکەم چکە بۆ خۆگەرمکردنەوەی مشتریەکانم کە لێرە یەن بۆ ئێرە ئەبێ دایمە دوکانار یا فرۆشیارێ لە شوێنێکا ئیشەکە بێ زۆر ڕووی خۆش بێ لەگەڵ مشتریەکانیە یعنی ئێستا مشتریانەی کە لای مندانی چون لە برسانە هاتوون بۆ لای من بۆ شیرێ یعنی خۆشەویستیان بۆ جێگاکە خۆشەویستیان بۆ شوێنەکە یا حەزەکەن کاتێکی خۆش بەسەر بەرن لێرە ئەمە لێرەوەمە قەیماغەکەیە قەیماغەکە خێنێ ناو پەرداخەکە دانە دانە جاسە لە دوای قەیماغەکە بێ هەنگوینەکەی تێکین بۆ هەنگوینەکەش تەواو بوو مەرحەلەی شیرەکەی شیرە گەرمەکەی تێکەین دوای ئەوەش مشتریەکان نوۆشی گیانەکەن هیوادارم گەنجەکانمان لە ماڵەوەدانە نشین هەر بڵێن ئیش نییە منەوە تا وەکو خۆم لێرە توانیمە شتێکم بژێوی ژیانم بۆ ماڵەوە دابینکەم و بتوانم خزمەتێکیش بە شارەکەم بکەم یعنی ئەم شەقامە بەڕاستی ئەم جێگەیە بۆتە تاوەکەری ئەم شەقامەیە ئیشەڵا لە مستەقبەلی شایەرا بێ بە ڕەمزی سەوڵەکە